ئەتوانم بڵێم لە دوای ئەو وتانەی ئەو بەڕێزەوە توانم ئێمە وەک کۆمەڵی قوربانیان بۆ ئەوەی کە وەڵامێکی دقیقمان دەستکەوێت لەگەڵ بەرپرسانی وەزارەتی شەهیدان، لەگەڵ ژنەی شەهیدانی پەرلەمان، لەگەڵ ئەندام پەرلەمانەکان، لەگەڵ یاسایی کۆمەڵە قسەمان کردووە بۆ ئەوەی ئەو وتانە بە شێوەیەکی یاسایی وەڵام بدرێنەوە. داواکەین لە پەرلەمانتارەکانی هەرێمی کوردستان لە بەغدا داوای ڕوونکردنەوەی زیاتر بکەن. دیارە ئێمە ئەوەندەی بە ئاگابین حکوومەتی عێراقی دوای دەرکردنی دەرچوونی بڕیاری دادگای باڵای تاوانەکان لەسەر کەیسی هەڵەبجە و ئەنفال، دوای ئەو هەموو ڕێکارە یاسانەی کە تێپەڕاندووە، حکوومەتی عێراقی تا ئێستا التزامی نەکردووە بە جێبەجێکردنی بڕیارەکانەوە قەرەبووی هەڵەبجە و قوربانیانی هەڵەبجە نەکردوێتەوە. بۆیە ئەو وتانە وا کات کە خەڵکی گومانی لا دروست بێ توانم بڵێم ئەوان ئەو بارودۆخی کە ئێستا هەرێمی کوردستان تێکەوتووە بەوە دەیقۆزنەوە کە بشێوی زیاتر و قەلەقی زیاتر بخەنە دڵی قوربانیەکانەوە. بۆیە ئەوەندەی ئێمە بە ئاگابین هیچ بڕەپارەیەک وەرنەگیراوە و ئەگەر ئەو لایەنانەی کە ئێمە داوامان لێکردوون ڕوونکردنەوەی زیاتر بدەن و وەڵامێکی دقیقمان بدەنێت، چونکە بەڕاستی ئەم وتانە دەبێتەوە هۆی تێکدانی بارودۆخی قوربانیان و شڵەژاندنێکی زۆر لە بینی دەسەڵات و هاوڵاتیاندا.